دۆخی سیاسی عێراق لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە ناسەقامگیری ماوەتەوە تا ئێستا دیار نییە حکوومەتی داهاتوو کێ سەرۆکایەتی دەکات. حکوومەتی زۆری نەدەبێت یان سەرجەملایەنەکان تێیدا بەشدار دەبن. تەنیا یەک هەنگاوی سیاسی دراوە کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە، بەڵام ئەویش لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە ڕەت دەکرێتەوە و تانەی لێدراوە. ڕۆژی 13 ئەم مانگە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا کارەکانی دەستەی نوێی سەرۆکایەتی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران بە شێوەیەکی کاتی ڕابگرێت بە پاساوی نایاسایی بوونی ڕێو شوێنەکانی دانیشتنەکە. لمن يرغب أن يقدم نفسه إلى منصب رئيس الجمهورية وتكون مدة. پێشتر دادگا بڕیاری دابوو چوارشەممە 19 مانگ لە دانیشتنێکدا بابەتی سکاڵاکە یەکلایی بکاتەوە، بەڵام دادگاکە دەڵێ دانیشتنی تێڕوانین لە تانەکانی یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران بۆ ڕۆژی سێشەممە 25 ئەم مانگە دواخستووە کە ئەوەش پێک هێنانی حکوومەتی نوێی عێراق و گفتوگۆکان زیاتر دوا دەخات. پێویستە دادگای باڵای فیدراڵی عێراق بەر لە 8 مانگی شوباتی داهاتوو ئەو تانانە یەکلایی بکاتەوە کە لەبارەی نادەستوریەتی یەکەم دانیشتنی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران تۆمار کراون، چونکە بەپێی خاڵی بە لە بڕگەی دووەمی مادەی 72 دەستوری هەمیشەیی عێراق دەبێت لە ماوەی 30 ڕۆژ لە دوای یەکەم دانیشتنی خولی نوێی ئەنجومەنی نوێنەران سەرۆک کۆمار لەلایەن ئەنجومەنەکەوە دەنگی پێ بدرێت. دواخستنی بڕیاری کۆتایی دادگا لە کاتێکدایە کە هێشتا لایەنەکان بەردەوامن لەسەر چۆنیەتی حکوومەتی داهاتوو کە هێشتا مقتەدا سەدر سوورە لەسەر دروستکردنی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بە بەشداری پێکردنی سوننە و کورد و دوورخستنەوەی چوارچێوەی هەماهەنگی، بە تایبەتی کە ئامادە نییە بە هیچ جۆرێک هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات بەشداری پێ بکات. لە بەرامبەردا چوارچێوەی هەماهەنگی کە لەلایەن شیعەکانی نزیک لە ئێران پێکهاتوون جەخت دەکەنەوە کە نابێت لە حکوومەتی داهاتوودا هیچ لایەن و پێکهاتەیەک پشتگوێ بخرێت. بۆ ئەم مەبەستەش هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح کە لایەنێکی چوارچێوەی هەماهەنگیە لە ڕۆژانی ڕابردوودا لە نەجەف لەگەڵ سەدر کۆبووە و دواتریش سەردانی هەولێری کردو لەگەڵ بەرپرسانی پارتی کۆبووەوە. هەرچەندە دەنگۆی ئەوە بڵاوبووەوە کە سەردانەکەی عامری لەبارەی پۆستی سەرۆک وەزیرانی داهاتوو لەگەڵ مەسعود بەرزانی و توێژی کردووە، بەڵام عامری لە ڕاگەیاندراوێکدا بە توندی ڕەتی کردەوە کە گفتوگۆیان دەربارەی هیچ کەسێکی دیاری کراو بۆ ئەو پۆستە کردبێت. هاوکار ئیسماعیل ئاقانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران ماوەی چەند ڕۆژێکە لە عێراقە و دوای سەردانیکردنی شاری نەجەف باس لەوە دەکرێت کە هەوڵی لێک نزیکردنەوەی لایەنە عێراقیەکان دەدات، بە تایبەت ڕێخستنەوەی ماڵی شیعە کە ماوەی 2 ساڵە